یەکێکە لە خوێندنگە نمونەییەکانی سلێمانی. ئەم ساڵیش توانی یەکەمی سلێمانی و ئاستێکی باڵا بەدەست بهێنێت. ئەم پلەیە لە چوارچێوەی هەڵسەنگاندنەکانی وەزارەتی پەروەردەیە لە ڕێگەی سیستمێکی پەروەردەییەوە بۆ ئەدا و دۆخی خوێندنگەکانی هەرێمی کوردستان. ئەو هەڵسەنگاندنی کە بۆمان ئەکرێت لەگەڵ خوێندنگەکانی ترا هەمان هەڵسەنگاندنە 25 ستانداردە وەکو خوێندنگەکانی تر هەڵسەنگاندنمان بۆ ئەکرێت. لەو هەڵسەنگاندنەیە ئێمە ئاستی 4مان هێناوە و نمرەکەشمان یەکەم بووە لەسەر ئاستی سلێمانیە. خوێندنگەی تریش هەیە هەر هەمان دەرەجەی هێناوە لەگەڵ ئێمەیە، بەڵام ئێمە ئەو یەکەم بووین. ئەم هەڵسەنگاندنە جوڵەیەکی زۆری لەسەر ئاستی پەروەردەیی و زانستی خستووەتە نێو خوێندنگەکانەوە کە هەڵسەنگاندنەکان بەر بنەمای 25 پێوەەر ئەنجام دەدرێت. ئاستەکانی هەڵسەنگاندنیش 4 ئاستن. پێوەرەکانی ئەم هەڵسەنگاندنە 4 بواری سەرەکی لەخۆ دەگرن کە هەریەک لە بارۆبەرایەتی و فێربوون و فێرکردن و بایەخدان با قوتابیان و بەشداری پێکردنی کۆمەڵگەی مەدەنی دەگرێتەوە. 25 ستانداردەکەش پێکاتۆلۆی کە چەند سێکتەرێکی تایە. سێکتەرێکیان سەرکردایەتی و بەڕێوەبردنە، واتە لە ستانداردی 1 بۆ 9 سەرکردایەتی و بەڕێوەبردن ئیشەکە تایبەتە بە ئیشی ئیداری و بەڕێوەبەر و کارگێڕی خوێندنگە. لە ستانداردی 10 بۆ 15 فێربوون و فێرکردنە کەوە ڕەبتی تەواوی بە مامۆستایان و خوێندکارانەوە هەیە. هەوڵەکە کێتە سەر شاری مامۆستاکە چۆن خوێندکارەکان پێگەێنێ، خوێندکاران چۆن دەتوانن ئەداگی خۆیان باشتر بکەن. ستانداردی 16 بۆ 19 پشتگیری خوێندکارانە خۆی لە کەلایەن خوێندنگاوە. لە ستانداردی 20 بۆ 22 بەشداری پێکردنی کۆمەڵگەی خۆجێی و مەدەنیە. لە ستانداردی 22 بۆ 25 ئەنجام و دەرهاویشتەکانە، واتە لە کۆی ئەو پرۆسەی کە تۆ کردوتە دەرهاویشتەکانت بزانی چیە بە ئەوگەی بە چ نەتیجەیەک. لە خوێندنگەی دواناوەندی شەهید جەباری نمونەیی خوێندکاران بە شێوازێکی نمونەیی بەشداری چالاکیە جۆراوجۆرەکانی خوێندنگەکەیان دەکەن و لە پاڵ خوێندن و فێربووندا کەشێکی زانستی و هونەری و وەرزشی و ئەدەبی بۆ خوێندکاران ڕەخسێنراوە. ئێمە وەکو خوێندکارانی شەهید جەبار بێزگە لە دەرسەکانمان چالاکی هونەری و بیرکاری و زانستی و هەروەها هزریمان هەیە و وانەکانیش لەگەڵ ئەوەدا بە شێوەیەکی جوان دەخوێنین و یعنی لە ژینگەیەکی خۆشدا کە وا لە خوێندن دەکات خۆشتر بێت. خوێندنگەی شەهید جەباری نمونەیی لە ساڵی 2001 دامەزراوە و سەرباڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە. ساڵانە 50 خوێندکار با کۆنمرەی 95 وەردەگرێت. پێشکەوتنەکانی خوێندنگەکە وای کردووە کە ساڵانە بەشێک لە خوێندکارانی قۆناغی 12 ئامادەیی لەم خوێندنگەیەدا بە بنایەکەمەکانی کوردستان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.